ئەمە شتێکی جەبری نییە، ئینسان حیوان نییە، ئینسان دەتوانێت ئەوەی بایۆلۆجیە کۆنترۆڵیکە و ئینسان بەوە ئینسانە، بەوە ئازادە، بەوە ئیختیار لە دەستایە، دەتوانێت دەستکاری وێناکانی بکە، دەتوانی کەسێک کە بێگانەیە وەکو خوشکەکەتی تابینی، وێنای خوشتی تاب سیرکردنی ئەمە وەکو شتێکی بایۆلۆجی ناچارانە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیە کە نەزانستیە، نە ئەزمموی مرۆڤایەتی قوبولی و لە ئینسانە جەبری نییە، لە حیوانات تا جەبریە، چونکە حیوانات عەقڵی نییە، بە پاڵنەرەکان کار دەکەن. ئێمە ئینسانین، ئێمە وێناکان دادەنین، بینین کە ڕەبتی بە ئارەزووی سێکسیەوە هەیە، سیرکردنی سێکسیانە بۆ یەکتر ئیلاقەی بە وێناکانەوە هەیە، ئیلاقەی بە وێنەکانەوە نییە، ئیلاقەی بەوە نییە کە ئێمە بە هەستەکان سەیری دەکەینیانی و ئەم هەستە لەگەڵ وێنایەکا دروست دەبێت کە ئێمە وێنای ئەو شتەوا بکەین، ینی ئێمە وێناکەی بدەین بەوەی کە دەیبینین لە دەرەوەیە. لە لایەکی ترەوە ئەوی تر وێناکەمان بۆ بنێرێ، کاتێک کە نێرومەیەک لە شوێنەکە یەکتر دەبینن بە پێی وێناکە هەستەکان سەحب دەکرێن لە ناویەوە، ینی چالاک دەکرێن. بۆ نمونە ئەگەر من ژنێک ببینم بەڵام وێنای دایکمی پێ بدەم، هەستی سێکسیم بلۆک دەکا، هەستێکی ترم تیا دروست دەکات. و کاتێک خوشکەکەم دەبینم و وێنای خوشکی پێ دەدەم، ینی وێنای خوشک هەستی سێکسی بلۆک دەکا. جەستەی مەینە بۆ نێرینە لە خۆیە وەکو ئەوەی کە ئێمە هینەکی هەرتە ناوێنەکە نەقڵ ببێت، هیچ جەستێکی سێکسی ناجوڵێنێ، ینی چالاک ناکە. ئەوەی چالاکی دەکات دوای وێناکەیە، وێنای چۆن دەکەیتەوە. ئەو قەبیلە بیدایانە کە ینی هەر یەکە لە ئێمە لەوانەیە لە ڕێگەی فیلمێکەوە یا شتێکەوە بینی بێتی و ئەوانەی کە بە ڕووتی دەگەڕێن و دەژین، ینی ئەمانە ینی ئەگەر بێت و ڕووتیەکە لە خودی خۆی ئاینەکە چالاکە، ئەوە ئیتر ئەو وەزعاوە ناڕوا بەڕێەوە. بەڵام ئەمە وێناکانە لەناو ئەوانە وا دەکات کە لەناو ئەم جەستە ڕووتە ئەو چی ببینێ، ینی جەستەی مەینەکە چی ببینێ. و لێرە وێناکە هەستە سێکسیەکە یا هەستێکی تر بلۆک دەکا، یانی ئەکتیڤی دەکا یا ئەنئەکتیڤی دەکا. کەواتە ئێمە وێناکانمان گۆڕی، ئەو کاتە هەستەکانمان بە جۆرێکی تر کار دەکەن و بەرامبەر کەسەکان دەگۆڕێن. کەواتە من دەکرێ بە وێنای خوشکێک مێینەیەک ببین، یان نێرینەیەک دەتوانێت بە وێنای خوشکێک مێینەیەک ببینێ و مێینەکەش بە وێنای خوشکەکە خۆی نیشانی نێرینەکە بدا. وەک ئەم وێنایەیە کە وا دەکا هەستی سێکسی لە بینی ئەو دوانە بلۆک بکرێ و هەستێکی تر بێتە ئاراوە کە هەستە بەرامبەر خوشک و هەستی خوشکە بەرامبەر بە برا، ینی براکە لێرە وەک برا خۆی نیشانی خوشکەکە دەدا، خوشکەکەش وەک خوشک خۆی نیشانی براکە دەدا، براکە وەک خوشکەکەی دەبینێ، خوشکەکە وەکو براکەی دەبینێ. ینی لێرە دوو پرۆسەیە، نیشاندان هەیە و بینین هەیە. مێینەیەک هەست ئەو دۆخە سایکۆلۆجیای وەری دەگرێ، وێنای خوشکێک بدا بە کەسێک کە برای نییە بە خوێنی. بەڵام بۆ نمونە کەسێکە نێرینەکەی بەرامبەر وێنای خوشکێکی پێ نەدا بیکاتە بابەتێکی سێکسی، ینی ئەمە ئیلاقەی بەوەوە نییە ژنەکە مێینەکە پۆشراوە یا پۆشراو نییە، ئیلاقەی بەوەوە هەیە چۆن خۆی نیشان دەدا و چۆن دەبیندێت. و ئەوەی ئەمە تەحدید دەکا مۆراڵە، چونکە مۆراڵە دێ وێناکان لەناو ئێمە دادەمەزێنێ و پێشمان دەڵێ
بەم وێنایە کێ ببینە و بەو وێنایە کێ ببینە و لە کوێ ببینە، یعنی شوێنەکان هەمووی دیاری کراون و ئێمە یەک دنیا هەستمانتیایە کە مۆراڵەکان کارایان دەکەن و ئێمە ڕادێنن ئەوەستانەمان هەبێ بەرامبەر بە یەکتر لە کەنار دەریایەکە کە لە ئەوروپا ژن و پیاوەکان پێکەوەن ئەم وێناکردنیان بۆ یەکتر چۆنە. ئەی ئەگەر یەکێکی ئێرە کە بینینی ینی بەم وێنایانە ڕایەنراوە و بە وەستانە ڕەبتن بەو وێنایانەوە بیبیت بۆ ئەوەیە چۆن چی دەبێت چی ڕوودەدا. لێرەش بە جۆرێکی تر ژن و پیاوەکان هەم بینین و هەم پیشاندان خۆ پیشاندانیان بەرامبەر بە یەکتری بە مۆراڵێک ڕێکخراوە خۆی وێنا دەکاتەوە لای ئەو تا ئەو وا بیبینێ و ئەویش ئەوەستەی کەتیایەتی ئەگەر وا وێنای کرد وا دەیبینێ، بەڵام ئەگەر وا وێنای نەکرد وا نایبینێ. لەبەرەوە ئەمە شتێکی جەبری نییە، ئینسان حەیوان نییە، ئینسان دەتوانێت ئەوەی بایۆلۆجیە کۆنترۆلیکە و ئینسان بەوە ئینسانە، بەوە ئازادە، بەوە ئیختیار لە دەستایەتی دەتوانێت دەستکاری وێناکانی بکە. تۆ دەتوانی کەسێک کە بێگانەیە وەکو خوشکەکەتی تابینی وێنای خوشتی تا بکەیت کە وەکو خوشکت بینیت و ئەویش تۆی وەکو برابینی ئەو هەستە چالاک نابێت بلۆک دەبێت چونکە وێناکە هەستەکە لەگەڵ خۆیان دێنێ یا چالاکی دەکا یا چالاکی ناکە. و سیرکردنی ئەمە وەکو شتێکی بایۆلۆجی ناچارانە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیە کە نەزانستیە نە ئەزمموی مرۆڤایەتی قبولی دەکا و ئەمە قبول ناکرێت لە ڕاستیە، چونکە ئێمە لە ژیانی خۆمانە خۆمان دەزانین، هەموو ئینسانە دەزانێت لەکوێ ئەوەستانەی ئەکتیڤ دەبن یا ئەکتیڤ نابن و چۆن لەکوێیە ئایا لە جەستەکایە واگەر ئەمە شتێکی ناچارانەیە دەبێت بۆ هەمووی وابێ. ئەمە ئەگەر ینی وەکو چۆن هەموو جارێ ئاگر دەست و تێنێ دەبێ ئەویش وابێت و یاسایەکی فیزیکی لەو جۆرە بێت. بەس ئەمە یاسایەکی ناچاری نییە، جەبری نییە و لە ئینسانە جەبری نییە، لە حیوانات تا جەبریە چونکە حیوانات عەقڵی نییە بە پاڵنەرەکان کار دەکا. حیوانات مۆراڵی نییە، مۆراڵی هینێکی سروشتیەیە نەریتێکی سروشتیەیە حکمی دەکات و تەواو. ئێمە ئینسانین، ئێمە وێناکان دادەنین، ئێمە وا دادەنین سنووری مەحرەمیەت لە بینی لە کۆمەلگا چەند بێت.